ئەم کاتتان باش ئێمە لە گەلەری ئێستاین لا کارگی کللتور لە شاری سلێمانی ئەمڕۆ ناوەندی حەوتڕەنگا پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەندانی شێوەکاری ڕۆژهەڵاتی کوردستان کردوتەوە لێرە هونەرمەندانی ڕۆژهەڵات توانیویانە بە تابلۆیەک یاخود بە چەند تابلۆیەک لەم پێشانگا ناوەزێدا بەشداری بکەن. من بەڕێز بەختیار سەعید لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان سەرپەرشتیاری ناوەندی حەوتڕەنگەن و گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگایە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کات بەختیار ئەم کاتت باش سلااوت لەبێ. زۆر سپاس پیرۆزبایی ئەم پێشانگا ناوازەیە لە بەڕێستان و سەرجەم و هونەرمەندە بەشداربووانە دەکەین. ساباتی هونەرمەندان ئەمە ناونیشانی پێشانگاکەیە. ئەم ساباتە چەند هونەرمەندی شێوەکاری لەخۆ گرتووە؟ 25 شێوەکاری خانم و پیاوان لە هەردوو شاری مەهاباد و بۆکان بەشداری کردووە. ئێمە تایتڵێکمان نەبوو کە کۆی هونەرمەندەکان کاری لەسەرکەن. ئازادان هونەرمەندەکان کاری کردو، بەڵام ئەتوانم بڵم بە شانازیەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ستایل لەوانە زۆر تایبەت کاریان کردووە. کارێک لەو کارانە ڕاستە بابەتی جیاوازە، هەم ماتێریاڵەکانی جیاوازن، بەڵام جوانیەک و سەلیقەیەکی زۆر تایبەتی تیابەتیەکرێ. ئەم ساباتە چ پەیامێکی لە پشتە؟ ساباتەکە کۆکەرەوەیە. ئەوان لە ڕۆژهەڵات، ئێمە لە باشوور چۆن ساباتێک دروستکەین کە ساباتەکە بڵێن پێشانگاکەیە کۆمان بکاتەوە پێکەوە ئاشنایەتیەکی زیاتر بەرامبەر یەکتری دروستکەین لە هەمان کاتە ڕێز لە نانێکیش بێ لە کارەکانی ئەوان. کاک بەختیارگیان ئەوەی جێگەی سەرنجە کە ئێوە بانگەشی ئەوە دەکەن کە ئەم تابلویانە کە لێرە نمایشکراون سەرجەم ئەو تابلویانە بۆ فرۆشتن و داهاتەکەی تەرخان دەکرێت بۆ ڕۆژئاوا بۆ پاڵپشتیکردن لە ڕۆژئاوا. وەک دەبینین لە ڕۆژهەڵاتەوە پێشانگایەک لە باشوور یەنە ئێرە و لە باشوور پێشانگایەک دەکەنەوە و داهاتەکەشی تەرخان دەکرێت بۆ ڕۆژئاوا. ئەمە خۆی لە خۆیدا یەکگرتووی کورد پیشان دەدا. بەڕای بەڕێستان بۆ چونتان چیە یاخود هەڵسەنگاندنی بەڕێستان بۆ ئەم چەمکە چییە؟ بەدڵنیایی شانازیە کە کۆمەڵی هونەرمەند لە ڕۆژهەڵاتەوە کارەکانی خۆیان باشوور لە باشووریشەوە بڕیار لەسەر ئەوایەن کە بەشێک لە داهاتی ئەم پێشانگایە بۆ خوشکبراکانمان بێ لە ڕۆژاوای کوردستان. ئەو ساباتی کە باسمان کرد ئەوەیە، ئەوە تا ئێمە وەکو کوردان بیرەکەینەوانەیە کە هەمومان لەژێر ئەم ساباتەیە کۆ ببینەوە. من جاریکە ئەواڵێمەوە ئێمە تل لەمە دووە نابێ بڵێن ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور، ئەبێ بڵێن کوردستان. ئەمە پێشانگایەکی هونەرمەندانی کووردە. لەمە دوا پێویست ناکەن بڵێن هی ڕۆژهەڵاتە، کەواتە پێویستمان بەوەی ڕۆژ بە ڕۆژ ئەم ساباتە گەورە بکەین و فراوانتریکەین بۆی هەمومان لە ژێریا ژیان بەسەربەرین. ئەوەی لەم پێشانگایە سەرنجی بەڕێستانی ڕاکێشاوە چی بوو یاخود کام کارەیە؟ دوو کاریتیایە کە تایبەتە بە هەردوو شاعری گەورە گۆران و پیرەمێرد دوانن لەو تەکنیکە زۆر جوان و زۆر تایبەتانەکە ئەگەر زیادە ڕۆی نەبێ بڕوانەکەم لە باشوور بەو جۆرە تەکنیکە کارکردن بۆ پۆرترێتی کەسایەتیەکان کرابێ. من زۆر سەرسامم پێی، هیوادارم کە بتوانین پێکەوە هەمومان کاری باشتریش بکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوو نەبن کاک بەختیار. بەڵێ لێرە سەرپەرشتیاری ئەم پێشانگایە لەگەڵمان ئامادەیە کە لێرە پێشانگاکەیان کردوتەوە ژمارەیەک هونەرمەند لە ڕۆژهەڵاتەوە هاتوونەتە ئێرە. یەکێک لە سەرپەرشتیارانی پێشانگاکە لەگەڵم ئامادەیە کە بەڕێز کاک سیروان مام شەریفیە، بەڕێزیان سەرپەرشتیاری ئەم پێشانگایان. کاک سیروان بە ئەرک نەبێ فەرمیتێرە من زۆر سپاس دەکەم. زۆر بەخێراتن و لێ دەکەم. من سیروانی مام شەریفی دانیشتووی شاری مەهابادم کە لە منداڵیەوە هیوا و ئارەزومەوە بوو شوێنێک دروستکەم تا هەر هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان بتوان لە ژێری کۆ بنەوە و مناقشە بکەن و وێنەکانیاندان بۆ فرۆش بۆ دیتن. ماوەی 6 مانگە لەگەڵ مامۆستا بەختیار هەڵاتەڵاتێنی و پێشانگایمانە دروستە بیرەوەری و ئسپانسەرەکەی لای منەوە بوو، بەڵام بێ پاڵپشتی هونەرمەندان و هونەردۆستان و دۆستانی عزیزی خەڵکی سولەیمانی و خەڵکی ڕۆژهەڵات ئەو پێشانگایە و بەڕاستی سەری نەدەکرد. زۆر نەفەر پرسیان کە بۆ نێوم ناوە ساباتی هونەرمەندان. سامەت دەزمانی کوردەواریدا بە نێوی واتەی کەپر و سێبەر و شوێنێک بۆ پاراستن لە خرابوونە. تا ئەنان ئەو فێستیواڵە تانان بەردەوامە تا ڕۆژی چاردەی دوو. ئومیدوارم لە ساڵانی داهاتووشدا بتوانم بەردەوام ئیشی لەسەر بکەم و لە هەر چوار پارچە ڕاوێنەمان بۆ بێ فعلەن توانیم فەقەت هونەرمەندانی خەڵکی ڕۆژهەڵات کۆکەمەوە. بۆ هیوایین کە لە ئایندەدا بتوانانی هەر چوار پارچەی کوردستان لە پێشانگایەکدا کۆ بکەیتەوە. زۆر سپاس دەکەم. کاک سیروان ئەمێ ئەوە بپرسم تابلۆکان تا چەندێک کللتور و ژیانی ڕۆژهەڵاتی کوردستانی پێوە دیارە؟ وەڵا بەشێکی کللتور و ژیانی کوردستانە هەروەک دەبینن تابلۆی کۆڵبەرمان هێناوە کە وێنەگرەکەی کاکسەروەری فەرهادی بوو. ئەو وێنەی کێشا، بەڵام ئەم کێشاومەتەوە وێنە کێشەکەی بەخۆمم.
مامۆستا هێمنی تێدایە، مامۆستا قالەمەڕەی تێدایە، لەولایەوە ڕێحانەی تێدایە کە شەرکارێکی ڕۆژاوا بوو و ئاواتم ئەوەیە کە ئەو وێنانە بەدەست خەڵکی ڕۆژاوا بگەن. دەمان هەیە بەشێکی لە پوڵی ئەو وێنانە بۆ خەڵکی ڕۆژاوە کە دەبارودۆخێکی ناخۆشدان بگەێنین. زۆر سپاس بۆ ئەوەی هونەرمەندان کە لە ڕۆژهەڵاتەوە بڕیارتان ناوە ئەم پێشانگایەوە سەرجەم داهاتی ئەم تابلۆیانە کە دەفرۆشێن بگەێنە ئەوێ ئەم هەڵوێستا لەلایەن بەڕێستانەوە بە تەنها نەبووە دیارە هونەرمەندە بەشداربووەکانی کە لەم پێشانگایە بەشدارن ئەوانیش ئەم هەڵوێستایان نواندووە. ئەمەوێ بزانم ڕای ئەوان چۆن بووکە تۆ پێ دوتن ئەم تابلۆیانە کە ئەفرۆشێ داهاتەکەی بۆ ئەوێ تەرخان دەکرێت. وڵی لەوەی کە پێم گوتن زۆر خۆشحاڵ بوون و هەمویان هاتنە پێشێ پێیان خۆش بکە داهاتێکی خۆشیان بۆەوەی بنێرن ئەوەندی کە لە دەستیان لێ بەڕاستی چونکە هونەرمەندەکان لەباری ماڵێەوە هەمویان کێشیان هەر هەیە بەڵام ئەوەندی کە لە دەستیان بێ لە وێنەکەی کێشاوێنەوە زەحمەتی چەمانگەی خۆیانە هەرەوە ئەرزشێکی فوقلاده زۆری هەیە. زۆر سپاس بۆ هیوای کە بتوانرێ سەرجەم کارە تابلۆ و شێوەکاریەکان بفرۆشرێ. سپاس بۆ بەڕێ سەرپەرشتیاری ئەم پێشانگایە سیروان شەریفی. بەڵێ لێرە سەوسەن ژمارەیەک لە هونەرمەندانی ڕۆژهەڵات لێرە لە شاری سلێمانی پێشانگا تایبەتەکەیان کردوتەوە بەو هیوایان بتوانن کە بینەرێکی زۆر ئامادە بوویەکی زۆر لە پێشانگاکەدا هەبێت و بتوانرێ سەرجەم ئەو کارە شێوەکاریانە بفرۆشرێت و بتوانن داهاتی ئەم پێشانگایە بۆ پاڵپشتیکردنی برایان و خوشکانمان بێت لە ڕۆژئاوای کوردستان. پێشانگاکە ئەمڕۆ چەند ڕۆژی داهاتوش لە شاری سلێمانی لە گەلەری ئێستا بەردەوامی دەبێت.